بەڕێزان سڵاوتان لەبێ ئەمڕۆ بە فەرمی کورد گەڕایەوە بەغدا و لە پەرلەمانی عێراق هەر 5 وەزیرە کوردەکە متمانیان پێدرا. گەڕانەوەی ئەمجاری کورد بۆ بەغدا دوای مشتومڕێکی زۆر هات لەسەر پرسی بەشداری کورد لە حکوومەتی عێراق کە ئەوکات لەگەڵ قەیرانی دارایی و شەڕی داعش و هەلومەرجی نائاسایی هەرێمی کوردستاندا بوو. دوای گەڕانەوەی وەزیرەکان ئێستا ئەوەی کورد چاوەڕوانی دەکات دەپرسین چییە؟ گەڕانەوەی وەزیرەکان تا چەند کێشەکانی هەرێم بە تایبەت کێشەی بودجە و موچە چارەسەر دەکات. بوونی 5 وەزیری کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراق چڕۆڵ و کاریگەریەکی دەبێت لەسەر پێگە و سەنگی کورد لە حکوومەتدا. ئەو ماوەی کورد بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی دیاری کردووە تا چەند لەگەڵ هەلومەرجی عێراق و دۆخی ئێستادا دەگونجێت. جگە لە بەغدا کورد چ ڕێگەیەکی دیکەی لە بەردەستدایە لانی کەم بتوانێت وەک فشار لەسەر بەغدا بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی بەکاری بێنێت. بەڕێزان ئایندەی بەشداری کورد و کێشە و داخوازیەکانی کورد لە عێراقدا لە دیوی دۆمی هەواڵ تاوتوێ دەکەین بۆ مەبەستا میوانداری بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاستمەداری کوردمان کردووە کە لە شاری هەولێر و بەڕێزیان لەگەڵمانە. ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک لە پەیجەکانی NRT پرسیار لە ڕێگەی کۆمنتەوە لەسەر تەوەری بەرنامەکە بنووسن. سوپاسان دەکەین دکتۆر مەحموود، ئەم کاتت باش. سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان. سەرەتا سەرنجی ئێوە چییە لەسەر گەڕانەوەی وەزیرە کوردەکان بۆ بەغدا و دەست بەکاربوونیان دوای زیاتر دوای نزیکەی 40 ڕۆژ لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق؟ پێشەکی سڵاو بۆ ئێوە بۆ هەم بینەران بەڕێز. بێگومان گەڕانەوە شتێکی باشە، ینی وا ئەگەر پێش ئێستاش بکرایە باشترە بوو، چونکە چەند زووتر ئەو هەنگاوانە بنرێن چاترە، چونکە مادەم کورد بریاری داوە کە لە کابینەی عیبادی بەشدار بێەوە پشتیوانی حکوومەتی عیبادی بکە، چەند زووتر تیا بەشدار بێت چاترە بۆی بتوانێت دەست بەکار بێ و ئەو کێشانەی کە هەیەی لە ناو کابینەکە باسی بکە و هەروەها لە بەغا لەگەڵ کوتلە سیاسیەکان باسی بکە بۆی بتوان جێبەجێ بکەن هەر لە کێشەی موچە و بوجەوە تا کێشەکانی تریش وەکو کێشەی 140 و پێشمەرگە و نەوت و غاز و ئەو شتانی کە هەیە. چونکە بەڕاستی گرنگ ئەوەیە کە ئێستا دەست بەکار بوون بکەونە ئیش وەزیرەکان لەگەڵ پەرلەمانتارەکان هەماهەنگ بن لەگەڵ یەک بە یەکەوە بتوان کار بکەن سەرک کۆماریش عینی شت و لە عینی وەقتا ئەوانەی کە لە بەغا کارەکەن لەگەڵ ئەوانەی کە لە هەرێم کارەکەن هەماهنگی تەواویان هەبێ لەگەڵ یەک ئاگادار بن لە یەکتر و بتوان بە یەکەوە هەماهنگی تەواو بکەن بۆ ئەوەی بتوانن چەند هەوڵ بدەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و قورسایی خۆشیان بخەنە بەغا بۆی بزانن تا چه ئەندازەیەک حکوومەتی عیبادی ئەو کێشانە چارەسەرەکە و لەو ماوەی کە کورد دایناوەکە 3 مانگە ئایا چی دەرەکەوێ و چی ئەکرێ و چی ناکرێ، هۆی نەکردن یاخود هۆی پێشڕەکەوتن چییە، کۆسپەکان چین بۆی کوردیش بەرچاوی ڕوون بێ. بەڵێ پێتان وایە بۆچی درەنگ وەزیرەکان گەڕانەوە پەیوەندی بەوە هەبوو کە کورد دەویست نیگەرانەکانی بەم جۆرە دەربڕێ بەرامبەر بەغدایان بە جۆرێک لە جۆرەکان هەر لە سەرەتای بەشداریکردن لە حکوومەتەکەەوە جۆرێ پەیامێک بدا بە بەغدا هۆکارەکەی چی بوو؟ وەڵاهی نازانم هۆکارەکەی چی، بەڵام ڕەنگە هۆکارەکەی زیاتر ئەوە بێکەوە حیزبەکان ڕێنەکەوتون لەسەر ناوەکان و ممکنیشە پەیامێکیش بۆ کورد ویستۆتی زوو وەزیر نەنێرێ هەوڵ با لەو کاتا بزانێ حکوومەتی عیبادی چیەکە، بەڵام ئەوەیە کە وەزیریش نەچووە بەڵام وەفدیش نەچوە بۆ بەغا تا بزان حکوومەتی عیبادی چیەکە، عیبادیش نەهاتوە بۆ هەولێر تا بزان ئەو چیەکە. لەبەرەوە ئەو ماوەیە هەر دواکەوتن بووە، زیاتر عوتڵە و شتی زۆر بووە. بە قەناعەتی من 40 ڕۆژ بووە و 40 ڕۆژیش کەم نییە، چونکە ئێمە 3 مانگمان داوە بە عیبادی بۆی بزانین چییە کاوچی ناکە. لەبەرەوە بەڕێی من نازانم چی بووە، چونکە ئەو 5 حیزبەکەی کە حیزبی سەرەکین لە کوردستانی عێراقا هەر ئەو مابەی وابزانام کۆژ نەبوونەتەوە تا ئەو کێشانە هەرسەنگێن. بەڵێ هۆکارەکە شتێک بێت پێتان وانە جۆرێک لە خەمسادیش لەلایەن لایەنی کوردیەوە هەبوو بەرامبەر بە چارەسەری کێشەکانی لەگەڵ بەغدا؟ بەڵێ هەبووە و ئەو خەمساردێمە هەمان بۆ لە ماوەی ساڵانی ڕابردووش کە ئێمە لە بەغا بووین وەکو پەرلەمانتار هەمیشە ئەو خەمساردیە هەبووە، قورسایی خۆی کورد نەخستۆتە بەغا، چونکە بەغا ئێمە بمانەوێ نەمانوێتەوە پێمان خۆشە بۆ ئێمە سەر دەوڵەت بووینەیە بتوانین بین بە دەوڵەت مافی چارە نووسمان هەیە
ئێمەش نەتەوەیەکین بەڵام دیارە وەزعی نێونەتەوەی وەزعی ناوچەی وەزعی ئەوەی کە هەیە وا بازەکرێ کە کورد بەشێکە لە عێراق وابێ لەگەڵ عێراقا بمێنێتەوە کێشەکانی لەگەڵ بەغا چارەسەر بکە مادەم وایە کورد دەبوو لە ماوەی پێشوشە قورسایی خۆی بخاتە بەغا هەوڵ با بە جددی لەگەڵ بەغا وەلایەنی کە پەیوەندی هەبێ لەگەڵ لایەنی کە بەڵام قورساییەکەی لە بەغا بێ زیاتر و بتوانێت هەماهەنگ بێ لەگەڵ یەکتر یەکریز بێ بە تەواوی لەو قسانەی لەگەڵ بەغایکە تا بتوانێت خەمساردی کەمتر بێ لەو بارەیەوە ڕاستە لایەنی تر ممکنە ئەسەم بڕوای بەو کێشان نەبێ کە تۆ هەتە بڕوای بە فێدراڵی نەبێ بڕوای بەوە نەبێ کێشەی پێشمەرگە حەلکە نەوت و غاز بەو شێوەی تۆتەوە حەلیکا بەڵام بەلای کەمەوە تۆ دەبوو بە جددیەتێ خەریکبی دانوستانێکی تەواو هەبێ تا بزانی چی ئەکرێ و چی ناکرێ و من لە پێش ئێستا 3 ساڵ لە پێش ئێستا پێشنیارم کردووە کەوا کۆمیسیۆنێک بۆ دانوستاندن دروست بکرێ ئەو کۆمیسیۆنە پەرلەمانیش خەریک بوو شتێکی وا بکە بەڵام نەیان کرد کۆمیسیۆنێ هەبێ ئەو کۆمیسیۆنە بە تایبەتی بۆ دانوستاندن بێ ئۆفیسی هەبێ ئارشیفی هەبێ مەلەفەکانی هەبێ بە دووادار چوونێکی هەمیشەیی هەبێت تا بتوانێت چی بزانین چیەکرێت چی ناکرێت بەڵام بەداخەوە نەبووە و دانوستاندەکان چڕ بوون و بەش هۆکارێ بووە بۆ ئەوەی بە تەواوی لە شتەکان تێنەگەین چۆنە و چۆن نییە بەڵێ پێتان وانی ئەم جارە فشاری نێودەوڵەتی تا چەند کاریگەری هەبووە لەسەر گەڕانەوەی کورد بۆ بەغدا بە تایبەتی ئەمریکا فشاری نێودەوڵەتی هەبووە چونکە ئێوە دیتان لەو کۆبوونەوەی کە 5 حیزبەکە کردیان لە سلێمانی لە ڕۆژی 8 یعنی ئەوەی کە حکوومەتی عیبادی خەریک بوو دەنگی پێدرا لە پەرلەمان بە کوردیش لەم لاوە کۆبوونەوەی هەبوو بۆی بریار بدا بەشدار بێ بەشدار نەبێ ئەمریکا و یوئێنیش لێ بوون ئەم جارش کە 5 حیزبەکە کۆبوونەوە دیسان یوئێن لەوێ بوو فشارەکە زۆر ڕوونەوە ئاشکرایە بەڵام ئەوانەی کە فشارە خەنە سەر ئێمە بوو ئەوە هیچ نەوعە گەرەنتیەکیشمان نادەنێ بەرامبەر بەوە یعنی فشارە دەخاتە سەر بۆی تۆ بەشداربی بەڵام گەرەنتیەکیش ڕوو بە ڕوو بەڵام پێتان وایە فشارە لە بەرامبەر چیدا قبول کراوە لەلایەنی کوردیەوە ئەم فشارە لە بەرامبەر چیدا لەلایەن لایەنی کوردیەوە قبول کراوە معلوماتم نییە لە بەرامبەر چی قۆڵ کراوە نازانم معلوماتم نییە بەرامبەر چی قۆڵ کراوە بەڵام ئەوەنەی من نەزانم گەرەنتیەکی ڕوون نییە لە بەرامبەر ئەو فشارە کە تۆ ئەچیە بەغا و لەگەڵ ئەوە بی بەڵام بەرامبەر بەوە کێشەی فلان کێشە حەلەبێ وا حەلەبێ بەو شێوەیە حەلەبێ ومێدەوارم گەرەنتی هەبێ من ئاگادار نیم کە گەرەنتی هەبێ و بڕواز ناکەم زۆر گەرەنتی ڕوونی شەبێ لەو بارەوە لەبەرەوە بەڵێ فشار هەبووە بەڵام خاڵێک تریشەیە ئەو وەزعی کە حکوومەتی عیبادی پێهات و مالیکی نەما وەزع وای لێ هات کەوا هەموو دنیا دەوڵەتی ئەمریکا ئەوروپا دنیا عەرەب ئێران هەموو تەییدی حکوومەتی عیبادی بکەن لەبەرەوە لە حاڵەتێکی وا کە کورد لە شەڕی داعشیش هەبوو وەزعی نێونەتەوەی تەییدی کوردیانە کرد کورد نەیەتوانی نەچێ بۆ حکوومەتی عیبادی پشتی یان دژی بێ لەگەڵی نەبێ بەڵام بە هەر حاڵ فشاری زۆر ڕوون بوو کە هەبوو و ئێمە نابێت تەبعەن ئەوە ئینکاری بکەین کە فشار هەبووە بەڵام تۆ نەشت دەتوانین دژی حکوومەتەکە بی بەڵام وەفدەکەی ئێمەش کە 4 هەفتە لە بەغا بوون گفتوگویان کرد خۆیان وتیان ئێمە چەندین داوامان داوە بە حکوومەتی عیبادی یا بە لایەنەکان یا بە لایەنی هاوپەیمانی نیشتمانی جوابمان بەڕوونی وەرنەگرتوێتەوە لەگەڵ ئەوەش بەو شێوەیە پشتی حکوومەتەکەیان گرت یعنی وەکو ناچاریە بوو پشتی حکوومەتەکە بەڵام اینجا بزانین لە ئێستاوە چۆنە بێت ئەو حکوومەتی عیبادیژە بێ ئەوە بزانێ ڕوون بێ لای ئەگەر ئەو هەڵانەی مالیکی کردوەتی کۆن لەگەڵ کورد و لەگەڵ سونە و لەگەڵ ئەوە ئەگەر ئەمە دووبارەی بکاتەوە لە سەری بڕوا ئەمیش سەر ناکەوێەوە ناتوانێت وەکو سەرک وەزیر یعنی ڕابەرایەتی ئەو حکوومەتە بکا بە شێوەیەکی سەرکەوتوو بڵێ دکتۆر ئەمڕۆ 5 وەزیری کورد لەگەڵ جێگری سەرۆک وەزیران کەیکێک لە وەزیرەکان وەزیری دەوڵەتە سوێندی یاساییان خوارد و متمانیان پێدرا پێشتر دەوترا کورد دەبێت ئەم جارە هاوبەش بێ نەک بەشدار بێ بەم سەنگ و پێگەی کە هەیەی پێتان وایە کورد هاوبەش دەبێت یاخود بەشدارە و بەشدارێکی لاوازیشە لە حکوومەتی عێراقدا
دەبێ هاوبەش بێ بێگومان و بناغی ئەو هاوبەشیە بێ بەڕوونی لە دانوستاندەکانە باس بکرێ چییە بناغەکەی هاوبەشی بناغەکە لە دەستورا هەیە بناغەکە لە ڕێکەوتنەکانی هەولێری کۆنا هەیە لە زۆر شتا هەیە ئەو بناغانە دەبێ بچەسبێ ئەو بناغەیە چوە گرنگەوەی ئێمە هاوبەش بین و هەروەها کێشەکانمان چارەسەر بکرێ و ئەگەر مدەتیشدا بنرێ بۆ چارەسەرکردن چاترە و هەوڵ بدەین کەوا حسابێکە بۆ بکەی وەکو نەتەوەی دووهەم لە عێراقە نەک تەنها مەسلەی کورسی و ئەو شتانە و بە شێوەیە بێکەوە بتوانی کارەکانێ بەریتە پێش بیرم یەتەوە کۆن کە سەرە کۆمار حەقی ڤیتۆی هەبوو لەسەر ئەو قانونانی کاکراوە ئەیتوانی ئەو قانونەی کە لەگەڵ کوردستان یا لەگەڵ وەزعێکی تر نەگونجێ ڕەتی بکاتەوە ئێسا و ڤیتۆیە نەماوە لەبەرەوە چەند زووتر کورتەوە بدا ئەنجومەنی فیدرال دروست بێ مەجلیسی ئیتیحاد و ئەوە زۆر پێشکەوتووە دروستبوونی لە پەرلەمانە بەڵام حەل نەبووە ئەوە زۆر باشە چونکە بۆ لەو ئەنجومەنا دەبێت گەرانتیەکە بێ بۆ کوردستان و بۆ ناوچەی تریش کە ئەو لە یاسایانەی لەگەڵ بەرژەوەندی ناگونجێ بتوان ڤیتۆی بکەن بتوان ڕەتی بکەنەوە چونکە ئەبێ گەرانتیەکە بێ ئەگەر نەبێ هەمیشە تۆ کەمایەتیت بە ژمارە و ئەوە توانێ ئەو شتانەی ئێوێ تێپەڕێنێ بێتەوە وەکو دیتان حکوومەتی عیبادیان تێپەڕان بێ ئەوەی کورد لەوێ بێ بەڵێ کەواتە بەم حاڵی ئێستاوە کورد دەتوانێت هاوبەش بێ یاخود بەشدارە و بەشدارێکی لاوازیشە داخل ئەوەیە اعتیماد دەکاتە سەر ئەو هەسە دانوستانانەی کە ئەکرێ وایە لەسەر چی ڕێکەون کورد ئەو سێ مانگەی کە داناوە دەبێت لەو سێ مانگە ئەو شتانە ڕوون ببنەوە ئایا هاوبەشە یاننا بڵێ و چنەوە هاوبەشێکە و ئایا بەشداریەکەی چۆنە بێ ڕاستە بەشداریەکەی بە لاوازی بۆ ڕاستە بەڵام مهمەوەیە لەم سێ مانگە هەوڵ بە ئەو شتانە ڕوون کاتەوە بناغەکان چۆنە بن هاوبەشی چۆنە هەیە یان نییە دەستور جێبەجێ بێ یان نا و لەوە پێویستە کورد ئەوانەی کە فشاریان لە کورد کردووەکە هاوبەش بێ ئەوانش بخاتە بەردەم مەسئولیەتی خۆیان بۆ ئەوەی هاوکاری بکەن بۆ جۆرە گەرانتیەکیش نەبێ یاخۆ ڕۆڵێکیان نەبێ لەو دانوستانەی کاکرێ بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنانەی کاکرێ جۆرە پشتیوانیەکی نێونەتەوەیشی هەبێ کە گرنگە بەنسبەت ئێمەوە بەڵێ دکتۆر بەردەوام دەبین لەگەڵ بەڕێستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێک پرسیارمان بۆ هاتووە چەند پرسیارێک هاتوون سەبارەت بە موچە دەپرسن کە ئەم پرسیارە دیارە چەند جارێک دووبارە بۆتەوە دەپرسن ئایا چاوەڕێ دەکرێت بەچوونەوەی وەزیرەکان بەغدا موچە و بوجە نەنێرێت پرسیارێکی دیکە بنێرێت پرسیارێکی دیکە سارا کەریم دەپرسێ ئەگەر کێشەی موچە چارەسەر نەکرا دەبێت وەزیرەکانمان هەڵوێستیان چی بێت سەحاریش پرسیارێکی هەیە سەبار بە موچە دەڵێ بەڕای بەڕێزیان گرتنەبەری چ هەڵوێستێک باشترینە بۆ ئەم دۆخە و بەتایبەت بۆ نادنی بوجە چاوەڕێ دەکرێت حکوومەتی عێراق بوجە بنێرە بەگەڕانەوەی وەزیرەکان یاخود دەکرێت چی بکە کورد بە لەڕێی وەزیرەکانەوە چ کارتێکی فشار بەکاربێنێن بۆ لانی کەم چارەسەری کێشەی بوجە بەڵێ بەلای منەوە کێشەی موچە ئەساسەن نابێ بۆ دانوستاندن بێت چونکە ئەو خەڵقە حەقی موچەی هەیە چۆن موەزەفی عێراقی هەیەی موەزەفی کوردستانیش عینیشتە موچەخۆری مووسڵ ئەوی لەژێر دەستی داعشان موچەیان بۆ ئەچێ ئاهی کورد بۆ نەیە لەبەرەوە بەڕێی من ئەوەیان ئەسڵەن نابێ هی دانوستاندنیش بێ و دەبێ زۆر بە تەبیعی بێتە و موچەیە و ئەوان مافیان نییە کە ئەو ماوەیە موچەیان بڕیوە مەسەلەی بوجە طبعاً ئەوەش شتێکی گرنگە بەڵام ئەوان ئێستا وەکو من ئەزانم حکوومەتی عیبادی وای داناوە کە موچە و بوجەی کردووە بە یەک تێکەڵی کردووە و ئەوانە جێبەجێ ئەکا بەرامبەر بەوەی کە وەزعی نەوتی کوردستان جێبەجێ بێ کە بزان چەند نەوت فرۆشراوە و چەندە و ئەو وەفدەیە چە بۆ دانوستاندن ژمارەکان بدا بەلایەنەکەیکە بۆی لەسەر مەسلەی نەوت و ناردنی بۆ دەرەوە و ئایا داهاتەکەی چۆنە بێ و چۆن ئەدرێ ئەوە حەل بکەن ئینجا مەسلەی بوجە و موچە کە ئەمە شتێکی ناڕاستە بەڕێی من نابێ هی موچە بە هیچ جۆرێ تاخیر بێ طبعاً هی بوجە بێ بچێتە پەرلەمان لە پەرلەمان مناقەشەی لەسەر بکرێ کە بوجەکە تەسبیت کرا وەختە بەشی کوردستان دەبێت تەسبیت بکێ مەسلەی نەوتەکە دەبێت چارەسەر بکەن بەڵام هێشتا بوجەی 2014 کە زۆربەی زۆری سەرفیش کراوە هێشتا ئەوە پەسەند نەکراوە لە پەرلەمان چ جای 2015
کابێ بەڕێوە بێ. کەواتە تا کێشەی نەود یەکلا نەبێتەوە بوجە یاخ موچە بەتایبەت نەک بوجە موچە ڕەوانە ناکرێت پێتان وایە تا کێشەی نەود یەکلا نەکرێتەوە لە شتێکی وا ممکینە لە کاتێکدا کە وەزیرە کوردەکان لەوێ بن سەرۆک کۆمار لەوێ بێ نوێرانی کورد لەوێ بن تاکو و پرسی نەود یەکلا نەبێتەوە پێتان وانە پرسی ناردنی موچەی فەرمانبەران یەکلا بێتەوە؟ بەلای منەوە ئەوە نابێ پەسەند بکرێ بەڕێی من هی موچە نابێ بخرێتە بەرامبەر نەوت قەیناکە هی بوجە سابی نەوتەکەشی لەگەڵ بێ بەڵام موچە نابێ بخرێتە نەوت ئەگەر موچە بخرێت بەرامبەر بە نەوت و هی نەوت درێژە بکێشێ موچە هەر نەبێ دەبێ وەزیرەکانی ئێمە و سەرۆک کۆمار ئەوانەوە پەسەندی نەکەن. ئێستا وەزیری وەزارەتی دارایی بەر کورد کەوتووە دەتوانێت بە پێی دەسەڵاتی خۆی لانی کەم موچە بنێرێت بۆ فەرمانبەران بە بێگەڕانەوە بۆ سەرۆک وەزیران یاخود لایەنێکی دیکە؟ نازانم تا چه حدێ بەڵام ڕەنگە نەتوانێت خۆی بە تەنها ئەو کارە بکە بەڵام ئەبێ هەوڵ بدا کەوا ڕێی خۆی بچەسپێنێ تا چه حدێ ئەتوانێ خزمەتی وەزعی ئەمە بکە هی موچە ئەو شتانە چارەسەر بکە نازانم تا چه حدێتوان بەڵام ئەبێ هەموو قورسایی خۆی بخاتە کار و هەوڵ بدا لە ئەنجومەنی وەزیرانی شتەی دەبێت چونکە هەموو وەزیرەکان ڕەنگە ڕێیان وەکو یەک نییە هەموو کوتلەکانی ڕێیان وەکو یەک نییە وەختی خۆی کە موچەش بڕاوە بە ڕێی هەمویان نەبراوە لەبەرەوە ئەبێ قورسایی خۆی بکاتە کار و هەوڵ بدەن هەموو وەزیرە کوردەکان وەزیرەکانی کەس قەناعەت پێ بکەن کە لە ئەنجومەنی وەزیران بریارێ لەو بارەوە دەربچێ بە زووترین کات. بڵێ هەر سەبارەت بە پرسی موچە ناردنی موچەی فەرمانبەران چاوەڕوان دەکرا عەبادی موچەی مانگێک یاخود دوو مانگ بنێرێت لایەنی کوردی دەیانوت بۆ ئەوەی بە شێوێکی ناڕاستەخۆ دیارامە دەوترا بۆ ئەوەی کە عەبادی نیەت پاکی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەربڕێ و پیشاندا بۆ لایەنی کوردی. ئێوە کە پێشتر لە پەرلەمانی عێراق ئاشنا بوون بە عەبادی ئەگەر پێشتریش کاتی ئۆپۆزیسیۆنی عێراقی مەبەستمە ئاشنا بوون لەگەڵ عەبادی پێتان وانە ئەگەر بەنەناردنی موچەکە عەبادی دەری نەخست کە نیەتی پاک نییە بەرامبەر بە هەرێمی کوردستان یان دەمەوێت بۆ چوین تۆ بزانم بە دیاریکراوی لەسەر خودی عەبادی؟ خودی عەبادی ئێمە زیاتر لە 30 ساڵی ناسین ماوەیەکی زۆر لە ئۆپۆزیسیۆن ناسیومانە و لە بەغاژەوە 10 ساڵ زیاترە ناسیومانە پیاوێکی ئەکادیمیە پیاوێکی خوێنەوارە توانای هەیە لەسەر خۆی هێورە ئەو هەڵە شەوشتانی مالیکی هەیە بۆ ئەموانە باشترە بەڵام هەردووکیان لە یەک حیزبن ممکنە بیر و ڕایەن زۆر فەرقی نەبێ بەڵام تەبعاً یەک شت هەیە عیبادی کە هاتووە ئێستا و هەموو دەوڵەتان پشتیان گرتووە لەسەر وەساسە پشتیان گرتووە کە بێ کێشەکان حەلکە دەبێت لەگەڵ سونەی عەرەب ڕێکەوێت دەبێت لەگەڵ کوڕ ڕێکەوێت بە ئاشکرا و تویانە هەل لەسەر کۆماری ئەمریکاوە تا مەسئولی وڵاتەکانی کەش لەبەرەوە ئەویش لەبەر دەمی ئایەتیکە بێ سیاسێکی تازە پەیڕەوی بکە ناتوانێت لەسەر سیاسەتی کۆن بڕوە تەبعاً من وام چاوەڕوانە کرد کە وەک نیاز پاکیە بە پەلە موچە بنێرێ بۆی دەری خاکە سیاسەتە. بەڵێ دکتۆر بەڵێ دکتۆر مەحموود ئەگەر گوێ لە دەنگی من بێت دکتۆر ئەگەر گوێبیستی دەنگی من بی یان کۆمەڵێک پرسیار لە تۆڕی کۆمەڵاتی فێسبوک هاتوون سەبارەت بە پرسی نەوت دیارە مەسەلەی بوجە و موچە بەسراوە بە پرسی نەوتیشەوە وریا لاوان دەپرسێ بەڕاشکاوی پێمان بڵێ بە بڕای تۆ ئێمە لە پرسی فرۆشتنی نەوت بەبێ بەغداد شکستمان نەخواردووە بەو پێی کە ئێستا مەمنونی نەوت لە ڕێگەی سۆمەوە هەنار لە بکەین. بەڵێ بەڕێزان دیارە گرفتێکی تەکنیکی هەیە ناوبرێک وەردەگرتنی دواتر لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری کورد لەسەر پرسی بەشداریکردنی کورد لە حکوومەتی عێراقی بەردەوام دەبێت. دووبارە سڵاو بەڕێزان ببورن بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە چەند خولێکێک لێتان دابڕین بەردەوامی لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری کورد لەسەر پرسی بەشداری کورد لە حکوومەتی عێراقدا. دکتۆر دووبارە سڵاوت لێبێ پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لێکردی سەبارەت بە پرسی سیاسەتی نەوتی هەرێم پرسیارێک هاتبوو لە تۆڕی کۆمەڵاتی فێسبوک دەمەوێت دووبارە بۆ بخوێنمەوە وریا دەپرسێ بەڕاشکاوی پێمان بڵێ بە بڕای تۆ ئێمە لە پرسی فرۆشتنی نەوت بە بێ بەغدا شکستمان نەخواردووە
بۆ پێی کە ئێستا مەمنونی نەوت لە ڕێگەی سۆمۆ نەوت هەناردە بکەین؟ من نازانم ئێستا ئایا مەمنونین بۆ مەسەلەی سۆمۆیان نا، بەڵام وابزانم ئامادەیەکەیە بۆی بەهۆی سۆمۆوە نەوت هەناردە بکرێ، بەڵام بە شەرتێ سۆمۆش گۆرانکاری تیا بکرێت کە تەنها شەریکەیە نەبێ، دەبێت کوردیشی تا بێ، نوێنەی کوردیش تا بە ئیتفاق بێ، بە شێوەیەک تر داڕێژێتەوە، ئەوە هیچ. بەڵام بەڕێی من فرۆشتنی نەوتی ئێمە تەبعان ئەگەر بتوانی تۆ نەوتی خۆفرۆشی شتێکی باشە و ئەوە بناغەیەکە بۆ دروستەکە، بەڵام بەهۆی تورکیاوە ئەوەی کە کراوە من لێ وەرگرت بێ، چونکە تورکیا جێ اعتیماد نییە، تورکیا دەوڵەتێکە لەگەڵ کورد نییە، حکوومەتی تورکیا دۆستی کورد نییە، و لە یەکەم تاقیکردنەوە دەرکەوت کە داعش هات تورکیا چۆن بوو، و لە عینی وەختیشا تورکیا لەگەڵ کوردی خۆشی پرۆسەی ئاشتی ئەڵێ ڕاست ناکە هیچی نییە. لەبەرەوە بەڕێی من دەوڵەتێکی وا جێ اعتیماد نییە و جێ ئەوە نییە تۆ بەهۆی ئەوە اعتیماد بکەی کە نەوتی خۆفرۆشی و ئەو بە ڕەفتاری لەگەڵ بکە. تورکیا ڕەفتار لەگە ئاریمی کوردستانی کردو ئەیکا وەک بازارێک کە سوودی لێ وەرەگرێ، بەڵام بەرامبەر بەوە ڕەفتاری لەگەڵ نەکردو وەک سیاسیەک، وەک ئەوەی میلەتێکە کێشەیەکی سیاسی هەیە و بە قەناعەتی من ئەبێت چاو بخشێنێتەوە بۆ سیاسەتانەی کە لەگەڵ تورکیا هەبووە، و بەوەی کە ئێمە ئایا تا چڕا دێ سوودمان لە ناردنی ئەو نەوتە لێ وەرگتووە، ئایا چەندمان پیا کردووە کە بتوانین پێداویستیەکانی کوردستانی فێجێبەجێ بکەین، دەبێ ئەو شتانە چای پێ بخشێنێتەوە، دەبێ هەوڵ بدەین زیاتر جددی بین لەوەی نەوت بەهۆی عێراقەوە بەهۆی سۆمۆ، بەڵام بە شەرتێ سۆمۆ گۆرانکاری بنەڕەتی تیا بکرێ بنێرێ تا تۆش بەشی خۆت وەرگری و تووشی کێشەی ئابووری نەبی وەکو تووشی بووین ئەم ماوەیە. بەڵێ ئێوە پێشتر لە لێدوانێکتاندا باسان لەوە کردو پێویستە کلیلی فرۆشتنی نەوت بەدەست کورد خۆیەوە بێت. پێتان وایە لەم پرسەی ئاڵوگۆڕی نەوت و فرۆشتنی نەوت لە ڕێگەی تورکیاوە کلیلەکە بەدەست تورکیاوەیە؟ بەڵێ کلیلەکە بەدەست تورکیاوەیە، چونکە تورکیا پارەکە خاتە بانقەکەی خۆی لەوێ 83 دانێ بۆ عێراق، یعنی بۆ بەغا 7 بۆ تۆ دانێ، نازانم تا ئێستا چەند وەرگیراوەیان نا، و خۆشی فایدەیەکی زۆرەکە لەو نەوتەی کاچێ بۆ ئەو وڵاتێکی نا موافقەی ناکرد. لەبەرەوە کلیلەکە بەدەست تۆ نییە بە تەواوی، بەڕێی من زیاتر بەدەست ئەوانەوێ، هەر وەختی ئەو بێوێ ناهێڵەیە ئاهێڵەیە ئەی بڕێ یا پارەکەی بە نەوعی کەینەکە، بە قەناعەتی من پێم باش بوو نەوت ناردن لە ڕێگەیەکەوە بێ کە تۆ لێ ئەمین بی لە ڕووی سیاسیشەوە، و لە عینی وەختا پارەکەشی لە بانکێکی نێونەتەوەیی بێ، نەک لە بانکی تورکی، چونکە بانکی نێونەتەوەیی بەلای کەمەوە ئەتوانی وا بکەی کلەکەی بەدەست خۆت بێ. کەواتە ئێستا ئەوە پێتان وایە بەڕوونی کە سیاسەتی نەوتی هەرێم شکستی خواردووە بە تایبەت کە باس لە ئابووری سەربەخۆ دەکرا، ئێستا لە باتی لە بری ئابووری سەربەخۆ قەیرانی دارایی بۆ هەرێمی کوردستان هێناوە؟ مەڕێی من سیاسەتێکە هەڵەی زۆر تیا بووە، دەبێت چاوی پیا بخشێنێتەوە، هەر هەموو پەیوەندیەکان لەگەڵ تورکیا دەبێت چاویان پیا بخشێنێتەوە، و وابزانم ئەو واقعی ئێستا دەری خست کە هەوە پێویستە، و دەبێت بە وردی تەماشای بکەنەوە. زۆر خوێندنەوەمان هەبوو بۆ تورکیا لە ڕابردووە، چەند ساڵی ڕابردوو ڕاز نەبووە خوێندنەوەکان، دەبێت چاویان پیا بخشێنێتەوە. و لە سیاسەتەوەشی طبیعیە ماوەیەک تۆ کاریەکەی لە پاشا زەرەر و قازانجەکەی لێگەیتەوە کە ببینی کێشەی تایە، دەبێت چای پیا بخشێنیتەوە. بە سیاست لەگە ئێران لەگە تورکیا هەر چۆنێ بێ شتێکی احتیادیەوە لە سیاست ئابێ بکرێ هەمیشە. بڵێ پرسیارێک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دیارە ڕاگوێز دەپرسی ئەگەر بەغدا بودجەی نەنارد کورد چی بکات باشە چی پێ دەکرێت؟ چەند جارێک ئەم پرسیارەش دووبارە بۆتەوە. ئێستا وەزیرەکان ڕۆشونەتەوە خەڵک چاوەڕوانی بودجە و موچەیە، کورد دەتوانێت چی بکە وەکو کارتی فشار؟ ئەگە هەر چاوەڕێ بێت پرسی نەوت یەکلا بێتەوە پێ ناچێت، ئەگەر وا بڕات بەم زوانە پرسی نەوت و کێشەی نەوت لەگەڵ بەغدا بە زووی چارەسەر بن، کورد دەتوانێت چی بکات؟ وەزیرە کوردەکان دەتوان باسی کشانەوە بکەن، دەتوانن چی بکەنە کارتی فشار بۆ یەکلاکردنەوەی پرسی موچە و بودجە کە ئێستا هەرێمی کوردستان بەدەست قەیرانی دارایی و نەدانی موچەوە گیرۆدەیە؟ کورد توانێت ئەوڵەن یەک ڕیز بێ لە بینی خۆیان کە ئێستا بە تەواوی یەک ڕیز نییە، کێشە هەیە نێوانیان، بەڵام باشە ئێستا
دەبێ یەک ڕیستەر بێ طبعا دووەمی نەتوانێت یعنی تهدید بکا بە کشانەوە بۆنا چونکە حکوومەتی عێراق حاڵی چییە؟ حکوومەتی عێراق و بەغا خەریکای گیرێ بەدەست داعشەوە یعنی حکوومەتی عێراق چ وەزعێکی هەیە؟ خراپترین وەزعی حکوومەتە لاوازترین حکوومەتە ئێستا وەلەعەنی وەختا بەڕێی من ئەبێ ئەو لایەنانەی کە هەمویان ئیلحاحەکەن بە ئەمریکا و هاوپەیمانی و ئەوانەی کە ئەنەوێ کۆمەک بکەن دژی داعش هەموو ئەڵێنە بێ حکوومەتەکە یەکگرتوو بێ دەبێ کورد ڕازی بێ دەبێت سونە ڕازی بێ دەبێ ئەمە اینجا ئێمە پشتیوانیتانەکەین بۆ ئەوەی هێرشی بەرامبەر بکەن سەر داعش و دەریکەن ئێمە هەموویە بتوانێت کورد وردی کاتەوە سابی بۆ بکە بیخاتە ئەساسەوە لەبەرەوە کورد بە قەناعەتی من یەکگرتوو بێ لە بەغا و لێرە ئێرە لەگەڵ بەغا قورساییکی خۆیە بێ ئەتوانێت بە ڕەفتارێکی باش بکە و بە ئیتیفاقی هەموو لە کارتی هەیە کارتی یەکڕیزی هەیە کارتی کشانەوەی هەیە کارتی فشاری هەیە لەسەر ئەو لایەنانەی کە فشاریان لەسەر کردو بچێتە ناو حکوومەتی عیبادی کارتی ئەوەی هەیە کەوا ئایا هاوکارە بێ لە مەسەلەی بەرەنگاربوونەوەی داعش لەو مەترسیانەی لەسەر عێراقیە بەگشتی ئەمانە هەمووی کارتن ئەگەر بە وردی لێکی باتەوە بە باشی بەکاریان بێنێ توانێت فشار زۆر بکە وەلایەنی تری زۆر پێویستی بە وەزعی کورد و غەیری کوردەوە هەیە ئەوەنە بەهێز نییە کە بڵێ بێم نەدوێ لە کورد بە قەناعەتی من ئەمە هەمووی هەیە و زۆر شت هەیە توانێت کورد حسابی بۆ بکە و لەگەڵیان بەکاری بێنێ و حتا کارتی ئێرانیش دەتوانێت بەکار بێن چونکە ئێران زۆر دەسەڵاتی لەسەر حکوومەتی عێراقەیە و کورد دەتوانێت حساب بۆ ئەوەش بکە لەو ناحیانەوە و ئەمریکا و غەیری ئەمریکا لەبەرەوە کارت هەیە یعنی بەڕێی من کورد ئەبێ بە وردی لێ بکۆڵێتەوە و دانوستانێکی جدی بکە و ئەگەر دی موچە نەهات بە تایبەتی و بوجەوانە معناوێت لە سەرەتاوە ئەوان شتێکی جدی لەگەڵ کورد ناکەن لەبەرەوە ئەبێ کوردیش فکر لەوە بکە کارتی خۆی بەکاربێنێ. بەڵێ دکتۆر من باسی عەبادیت کرد پێشتر پرسیاری ئەوم لێ کردی کە پێشتر چاوەڕوان دەکرا لایەنی کوردی بەناڕاستەخۆ دەیانوت عەبادی بۆ دەرخستنی نیەتپاکی خۆی بەرامبەر بە کورد لایەنی کە موچەی دوو مانگی فەرمانبەران چاوەڕوان دەکرا بینێرێت ئەمە کە ڕووی نەدا پێتان وایە نیەتی عەبادی بەرامبەر کورد عەبادی بەرامبەر بە کورد ئێستا ینی نیەتی پاکە؟ ناتوانانی بڵێن نیەتی پاک نییە تا کردەوەکان ببینین چونکە وەختی ئەتوانی تێی بگەی چیەکە چیناکە دانوستاندنی جددی لە بینی لایەنی کوردستانی و لایەنی عیبادی دەست پێ بکە یعنی مەبەسم حکوومەتی عیبادی ئەو کاتە لە کاتی دانوستاندن تێ ئەگەی تا چه حدێت چی ئەکا یا چیناکە بێ دەست پێکردنی دانوستاندن دوور بە دوور ناتوانانی بڵێ نیەتی نییە بەڵام نەناردنی موچە یەکێک بوو لەو خاڵانەی کە دەری یەخا نیەتپاکی لاوازە ئەگەر هەش بێ لەبەرەوە ئەو نقطەیە هەیە بەڵام من ومێدەوارم بە زووترین کات دانوستاندن دەست پێ بکە و ئەگەر بکرێ کۆمیسیۆنێکی تایبەتیش بۆ دانوستاندن دروست بکرێ خەریکی ئەوە بێ بە شێوەیەکی جددی بە دوایە بچێ تا لە ماوەی چەند مانگێکا بە ڕوونی تێبگەین چه حدێ نیازیان هەیە چی ئەکەن چی ناکەن بۆچی نایکەن ئەو وەختە بە جوانی بەرچاومان ڕوون بێ و تێی بگەین. بەڵێ دکتۆر پێشبینی تۆ چییە بۆ ئایندەی بەشداری کورد لە عێراقدا ینی وەک سیاسێکی کورد کە ساڵانێک لە بەغدا بووی لەم ساڵانەی دوایی بەتایبەت پێشبینی تۆ چییە؟ پێشبینی بەشێ بێ لەو وڵاتە بۆ لەم کاتە ڕفراندەمە بێ بکەین دەوڵەتی کوردی حەقی خۆمانە بەڵام دیارە ئێستا ئەو شتانە ئاسان نییە جێبەجێکردنیان لەبەر وەزعی نێونەتەوەی وەزعی ناوچە و ئەمانەی کە هەیە لەبەرەوە تۆ کە بەشێکی لە وڵاتە دەبێت تۆ ڕەفتار بکەی وەکو نەتەوەی دووەم قورسایی خۆیت بخەیتە بەغا و هەوڵ بێ ئەوەنەی ئەکرێ پێشبینیەکە بەڕاستی چییە و چی نییە ئێستا زۆر بەڕوونی دیار نییە ئەو حکوومەتەی کە ئێستا لە بەغایە دەبێت دەرسی لە کۆن وەرگرت بێ نابێ ئەو هەڵانەی کۆن دووبارە بکاتەوە و لە عینی وەختیشە ئەگەر دانوستانی جددی دەست پێ بکە ئەو کاتە تا حدێ ئەتوانین پێشبینیەکانمان ڕوونتر بێ بزانین شت ئەچێتە پێش یان ناچێ
یاخود هەمان هەڵی کۆن دووبارە ئەبێتەوە یان نابێتەوە لەبەرەوە تۆزێ زووە بڵێن 100% پێشبینیەکە چییە بەڵام من ئومێدەوارم کەوا گۆڕانکاری بنەڕەتی هەبێت لە سیاسەتی بەغا و ئومێدەوارم کوردیش قورسایی خۆی بخاتە سەر بەغا بۆی گفتوگۆی جدی بکە ئەو کاتە ممکنە پێشکەوتنێک هەبێ لەو ڕووەوە ئەگەر ئەم دوو خاڵە نەکرێ ڕەنگە کێشەی عێراق بە ئاسانی نەتوانرێ بەرەو پێشەوە بڕۆ. بەڵێ دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری کورد سپاس بۆ بەڕێستان پرسیامان زۆر مابوو بەڵام کاتی بەرنامەکەمان تەواو بوو. سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێر و لەگەڵمان بووی. بەڕێزان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کۆمنت و پرسیارەکانتان سپاس بۆ هاوکارانم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.